لازان خۆشەوی سامە لا تەوەری دوی بەرنامەکەماندا بابەتێکی گرنگ باز دەکەین. ڕۆژی ڕابردوو یەکەم ڕۆژی ساڵی نوێی کۆچی بوو کە تێدا پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم کۆچی کرد بۆ مەدینە کە چەندین وانی گرنگی تێدایە، چەندین گۆڕانکاری گەورە ڕوویدا لەو کۆچی پێغەمبەری عەزیزماندا صلی الله علیه وسلم. ئەوەی کە گرنگە کۆمەڵێک وانەی زۆر گرنگن بۆ ئێمەی موسڵمان کە پەندی لێ وەربگرین و بە دوایە بچین و فێر ببین لەوەی کە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم بۆ چه هەدەفێ بۆ چه ئامانجێک کۆچی کرد. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا کامەران سوێلی بانخواست کە لێرە مامۆستا گیان زۆر بەخێر بێ. مامۆستا ئەو هەلومەرجەی کە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم تیایا بوو پاڵنەر چی بوو کە کۆچ بکات؟ ئایا تەنها ئەیویست گاندنی ئاینەکە بوو یاخود ئەوەی کە ئەکرێت مرۆڤ زوڵم و ستەم قبوڵ نەکات تەنانەت دەگەر خۆشەویستترین نیشتیمانیشی بێ بەجێ بهێڵێت؟ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بە یادی پڕشکۆی کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەککە بۆ مەدینەی پیرۆزبایی لە خۆم و لە جەنابتان و لە سەرجەم کارمەندانی ئەم دەستگا بەڕێزە پەیام لە تۆش پیرۆزی بەخێر بێ لە هەموو بینەران مسلمانانەکەم خۆی گەورە بیکاتە مایەی پێداچوونەوە بۆ خۆمان و کار و ژیان و بەرنامەمان. ئامین ئینشاءالله. یەک خاڵ لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر گرنگە هەمیشە لە بەرچاوی بگرین بە دەر لە دیوە بە شەریەکەی پێغەمبەر کە زۆر گرنگە. ئەگەر دەرفەت بوو حەزەکەم بە وردی بەسەر هەمووی. لە ئاسمانی پێغەمبەرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرچی ئەیکا خوا چاودێری ڕاستەوخۆی هەموو هەنگاوەکانێتی، چونکە ئەم وەکو پێغەمبەرێک ئەجوڵێ کە پێغەمبەرەتی دەریایەکە بە تعبیری مەولانا هەتا قیامەت شەپۆلەدا. ئاگاداربوون لەم باگراوندا کۆمەکیمانەکە لەوەی لە هەموو هەنگاوەکانی سیرە ورتر و جیاوازتر مامەڵی لەگەڵا بکەین. پرسیارەکەی جەنابەت کە ئەفەرمی هۆکارەکان چی بوون؟ ئەوە بریتێ لە دیوە دیار و زاهیرەکەی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەو لەبەر ئەوەی سەرمەشق و ئوسوەی ئێمەیە و ئێمە ناتوانین بگەینە مەرتەبەی پێغەمبەرەتی هەڵکشین بۆ سەرەوە، بۆیە ئێمە هەمیشە لە پێگەی شوێن کەوتووی ئەوە ئەمێنین و کە شانازیە بۆ ئێمە. ئەم دەستنیشانکردنی هۆکارەکان بەم دیوایە بۆ ئێمە گرنگە کە لە ژیانی ڕۆژانەمانە ئەو هەنگاوانی کە ئەینین بەرچاوڕوونین کێمان لە پێشەوەیە. مەولانا فەرمێ بەختێ جەوان یارێمە قافلێ سالارێمە فەخری جیهان مستەفات. ئەفەرمێ ئێمە بەختی باش و جوان یاری ئێمەی هی ئێمێ چونکە سەرکاروانەکەمان حەزەتی مستەفایە. ئەمە زۆر گرنگە. هەلومەرجەکان کۆمەڵێک هەلومەرجی زۆر گرنگی هەبوون، کۆمەڵێک هۆکاری هەبوون. هۆکاری یەکەم هۆکارێکی معنەوی و ئەخلاقیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم هەنگاوی کۆچی بریتی بوو لەوەی بە هەموو مرۆڤایەتی بڵێ من ئازادی خۆم ناگۆڕمەوە بە هیچ شتێکیەوە، چونکە ئازادی پێناسەیە. مرۆڤ یعنی ئازادی. هەر کاتێک ویستت مرۆڤێک بە زیندوی ترۆری کە ئازادی لێبسەنەوە، مەهێڵە وەکو خۆی ئەی هەیە بیر بکاتەوە، وەکو خۆی ئەی هەیە ڕەفتار بکات، وەکو خۆی ئەی هەیە بژی، کە ئازادیکەت لێسەندەوە هەرچی سیفەت و پێناسی مرۆڤ بوونە لەو کەسەت سندۆتەوە. خاڵی دووهەم خاڵی ئەخلاقی دووهەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بریتی بوو لە ڕەتکردنەوەی ستەم بە هەموو جۆرەکانی. چونکە 13 ساڵ لە مەکە داوای چی ئەکرد؟ داوای یەک وشەی لە خەڵکی مەکە کرد. فەرمووی قولوا لا إله إلا الله تفلحوا. کابرایەک هاتبوو لە دەرەوی مەکە ڕۆژێک بینی پێغەمبەری خوا لای کەعبە کۆبووەتەوە و خەڵکێکی زۆری بەدەورێ. وتی ئەو کۆبوونە و قەرەباڵغێ چییە؟ وتیان کوڕێکە کابراکە شێد و ناوی محەممەد داوی پێغەمبەرەتیەکە. وتی ئەخ داوی پێغەمبەرەتیەکە چ داواکارێکی ئێوە بە شێت و وەسیلەکەن؟ وتی وڵات سوزانم هەر فێر وەڵە بەخەڵ بڵێن لا إله إلا الله. وتی دووبارەی کەنەوە چی؟ وتی ئەڵێ بڵێ لا إله إلا الله. وتی جا ئەوە ڕستەیەکە، هیچ پاشایەک نیە لەم سەرزەویە قبوڵی بکە. کابراایەکی بەدەوی دەشتێکی چونکە ئەیزانی لا إله إلا الله چی لە هەموو ئەهلی مەکە باشتر تێگەیشت بوو ئەم پیاوە داوای چێکە. ئەم پیاوە تەنها داوای ئەوە ناکات تۆ سەجدە بۆ بتێک نەبی، داوای بۆ ئەو ئەکە هەرچی شکۆیەکی یاوتانە بە کەسێک کە شایستەی نیە ئەبێ لێ بسەنیتەوە. ئەخ قبوڵی نییە.
بۆی ئەم هەلو مەرجە ئەخلاقیانە کاتێ پێغەمبەری خوا ڕوبەڕووی شیرک ئەبێتەوە حەزەتی لوقمانە فەرمێکی بە کوڕەکەی فەرمی ئینە الشرکە لظلم عظیم شرک گەورەترین ستەم گەورەترین نائەخلاقیە کە مرۆڤ لە گەردوونە یا لە پێگەیەکی سیاسی ئەیکە بۆ چونکە تۆ تەداخلی مافێکی خوات کردووە کە بۆ نیە تەداخولکەی بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرەتا کە لە پێغەمبەرایەتیەوە دەستی پێکرد پێشکۆچ ئەیویست بیرکردنەوە جیهانبینی مرۆڤەکان لە بنەڕەتەوە بگۆڕێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ژمارەیەک مرۆڤی ئامادە کردبوو کە ئەیزانی ئیدی ئەم پێویستە گۆڕانکاریەکە بباتە قۆناغێکتر تەنها ڕزگار نەبوو لەوەی کە بیلال دار نەخوات و ئیتر ئەبوو بەکر لەوە تۆزێ بحەسێتەوە هەر بەندە بکڕێ و کۆیلە بکڕێ و ئازادی بکە ئەمە نەبوو بەڵکو مەحوی گوتنی ئەگەر هیجرەت نەبووایە دین ئەم شکۆیی نەبوو ئەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن سەرەتا لە ناخە جیهانی مرۆڤەکانی گۆڕی عومەری کوڕی خەتاب ئەبێ واز لەوە بێنێ کە عومەرێکی بەدەسەڵات و ئەوەی کە بە مەکە ئەڕۆی هەموو مەکەلی ئەترسا ببێتە عومەرێک پێ بڵێ تۆ فاڕوقی تۆ عومەر نیت تۆ کەسێکی ئەگەر خۆت بناسی حەق و باتڵ لەسەر دەستی تۆ یەکلایە بێتەوە ڕوونە بێتەوە بە ئەبوو بەکر بڵێ ئەبوو بەکر تۆ هەر ئەبوو بەکرێک نی لە مەکەیە تاجرێک بی تۆ صدیقی تۆ عەتیقی چکەمە ئەبوو بەکر سیفەتی دووەمیشەیە کە پێوتە عەتیق ئەوەندە کۆیلی کڕی و ئازادی کرد بۆ پیانەوت ئەبوو بەکری عەتیق کۆیلە ئازاد کرد تۆ صدیق آخر صدیقیت مەقامە ئەبێ بە عوسمان بڵێ تەجەلای مەقامی حەیات لە تۆ یا دەرەکەوێت بەس ئەبێ ئەم عوسمانە بگۆڕێ ڕووگەی خۆی بگۆڕێ هیجرت بکە لە عوسمان و شخصیەتێک کە مەکە پەیدا بوو بۆ عوسمانێک کە حەقیقەتی خۆی بۆ هەموو سەحابەکانی تر بە سلمانی فارسی فەرمی سلمان منا ئەهل البەیت آخر سلمانێک لە فارسە و لە بنەماڵی کیسراکانە لەکوێ ئالو بەیتی پێغەمبەرە مەحوی جوانە فەرمێ ئەفەرمێ ئەگەر کەسێک تۆ قبوڵت بێ بە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ کەسێک تۆ قبوڵت بێ ئەگەر سلمانی 100 ساڵی فارسە ئیتر من ئەهل البەیتە بەس کەسێک کە تۆ قبوڵت نەبێ با 100 عەرەب بێ هەر ئەبوو جەهلە ئەوەی کە ئەبوو جەهل ئەکا بە ئەبوو جەهل و سلمان ئەکا بە من ئەهل البەیت ئەوەی پێغەمبەر قبوڵی کردووە ئەها مەقامەکە چەنە گەورەیە ڕاستە لە ژێر ئەم چەترا ئێمە مامەڵە لەگەڵ هیجرەتاکەین بەڵێ هیجرەت سەحابە ئازاردران ئەشکەنجیان بینی سەحابەی تیا بوو ئێمە لە ژێر ئەشکەنجا کوفری کرد هاتووە لە خزمەت پێغەمبەر ئەگریاوتی من کوفرم کردووە من بێئەدەبیم بەرامبەر بە تۆ کردووە فەرمی واز تەواو ئیشەکەی تۆ دروستە کێشەت نەبێ هەموو ئەمە 3 ساڵ لە دۆڵی ئەبی تالیبە سعدی کوڕی ئەبی وەقاص فەرمیە گەڵامانە خوارد نان نەبوو بیخۆین کەمارە درام هەموو ئەم ئەزار و ئەشکەنجە درابوون تەشریفی پێشتر چوو بۆ تائیف آخر پێشمەک لە تائیفە هەرچی پێی ئەوتێ پێوەری سوکاتی بە پیاوێکی گەوری و پێغەمبەرێک کرێ صلی الله عليه وسلم بەس کە ئەو یەتە دەرەوانێ فەرمی اللهم اهدي قومي فإنهم لا يعلمون من بۆ هیدایەت هاتووم لەوێ ئەفەرمی اللهم إني أشكو إليك ضعف قوتي وقلة حيلتي دوعایەکی زۆر عیرفانیانە و زۆر قوڵ و زۆر وجودیانی پێغەمبەرە ئەفەرمێ بەس تۆ لە من رازی ببە فەلا ئوبالی هیچی ترم نابێ فعلا ئێمەمان قبوڵە يعني ڕەنگە ئێمە زۆر بڵین پێغەمبەری خوا فلانشتی لە فلان ڕەنگە بڵین پێغەمبەری خوا هیجرەتی کرد وانەکان لە هیجرەتا چی بوون وانەکان لە هیجرەتا ئەو بوون من هیجرەت بکەم لەو منە درۆزنەی کە هەمە بۆ منێک کە حەقیقی و سەنتەری وجودی منە گەورەترین هیجرەتە ببیت زۆر باشە مامۆستا تا چەندێک گرنگە ئێمە لە هیجرەت و کۆچی پێغەمبەر و درودی خوای لەبێ فێر بین کە نیەت و کردارمان یەک ئامانج و یەک خاڵی هەبێت جا لە ئەخلاقیاتی عیرفانی ئیسلامیە ئیمامی قوشێری لە کتێبی الرسالە لە بابی صدقە یەکەم پێناسە ئەفەرمێ کەمترین پلەی ڕازگۆیی کەمترین مرۆڤ دڵ و زمانی یەکشت بێ ئەگەر ئەمە بکەین بە سیتیسکانی خۆمان بکەین بەناو ئەم سیتیسکانەیە چەند کەسمان دەرەچین دڵ و زمانمان و کوێ گوابێ من وەکو خۆم ینی من هیچ مافی ئەوە نییە بێم دڵ و زمانی هەر یەک لە جەنابتان ئیمتیحان بکەم مافی ئەوە نییە کەس دەسەڵاتی وێ نەداوە بە من وە بۆشم نییە بەس خۆم عادی ئەگەر خۆم بدەم لەم سیتیسکان و دوای ئەشیعەکەم بدەنەوە تا چن ئەمە مطابقە بێ
ئەوە یەکەم هەنگ ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بێئەدەبی نەبێت لە حزور مەقامی باڵای پێغەمبەری خوا سەحابە هاوڵە بەڕێزەکانی ئەگەر لەو مەقامە ئەوەی کە لە ناخیەتی وەکو بیرکردنەوە وەک ئەوەی کە باوەڕی پێێتی وەک ئەوەی کە قەناعەتی لە ناخیا بۆ دروست وەک ئەوەی کە دەری ئەبڕێ وەک ئەوەی کە ئەنجامی ئەدا ئەگەر مطابق نەبیایە پێغەمبەری خوا دڵنیابنی ئەتوانی یەک هەنگاو لە ماڵەکەی بێتە دەرەوە چۆن ئەتوانێت ماڵێک بەجێ بهێڵێ حەزەکەم دێک تۆز لەسەر چەمکی ماڵ بۆسی چۆن ئەتوانێت ماڵێک بەجێ بهێڵێ خەدیجە بۆی دروست کردووە قورسە زۆر قورسە لە فەتحی مەکاکێتەوە پیرێژنە 10,000 سەحابە لە خزمەتیاتی خوای گەورە ئیتر ئیذا جاء نەسڕ اللهی بۆ ناردوتە خۆرێت لە قورئان گەورەتر هەیە ئەم هەموو خەڵکە پۆل دێن ئیمانی هەنن جارێکی تر بیلالی ناردوتەوە بۆ سەر کەعبە بیلالێک کە لە مەکەیە سوکاتی نەما پێ بکرێ بەس بیلالی نەفەرمی ئیتر بانگی ئازادی ئەم شارە بێت تۆ بیدەیت کە تۆ شایستی ئەمە دالای تۆیە ئەو ئەچێ لەسەر بانی کەعبە بانگەدا لە مشکۆ گەورەیە بەرەڕووی پیرێژنێگە ڕوای باتە ژێر خێمەکەی خۆی و عەباکەی خۆی بۆ ڕاخە حەزەتی عایشە لەم بەرەوە غیرەی گرێ فەرمی پێغەمبەری خواوە چێ بوو فەرمی ئەوە ڕەفیقی خەدیجە بوو فەرمی بڕۆن خێمەکەم لە تەنیشت قەبری خەدیجە بۆ هەڵبدەن پیاوێک ئەتوانی ئەو ماڵە بەجێ بێڵێ زۆر قورسە بۆ ئێمە قورس نیە ڕەنگە ئێمە خۆمان بەر ئەم عشقە نەکەوتبی بەخوا ڕەنگە بەلامانەوەش بەلاشمانەوە سەیر بێ بەس کە ئەو خەدیجەیەک لە دەست ئەدا ماوەیەکی زۆر هەر ناتوانێت هاوسەرگیری بکاتەوە بۆیە ئەگەر پێغەمبەری خوا لە ناخ و کردەوەیە یەک نەبوایە و بە هاوڵەکانی بڵێ ئەگەر وەکو من ئاوا نەتوانی یەک من ناتوان ئەم ماڵە بەجێ بڵێ بۆیە کاتێک کە عومەر یەتە دەرەوانی ئەچێتە دیواری کەعبە و شمشێرەکەی دەرهێناوە بەس ئەزانێ لە دینی ئێمە شەڕکردن لە بەردیواری کەعبە و لە شاری مەککەیە ڕێگە پێدراو نییە ئەفەرمێ چێ ئەی هەوێ دایکی ڕۆڕی بۆ بکات بێتە دەرەوەی مەککە لێرە من بۆم نییە من لێرە خوێنی کەس ناڕێژم بەس لە دەرەوەی مەککە بابێ جامە لە کورد ئێمە لە مناڵ لە مەکتەبەوانە کە شەڕمانمان گوت ئەگەر پیاوی دوو لە ڕووی زەناتن ئەگەر پیاوی وەرە دەرەوەی مەکتەب سۆمازەی لە دەرەوەی مەکتەبە لە ناو مەکتەبە بۆمانەوەی سپین یعنی سەیری ئەدەبی عومەری کوڕ خەتاب ڕەزا و ڕەحمەتی خۆی فەرمی وەرنە دەرەوەی مەککە سوهەیب هەزار ڕەحمەتی خوای لێبێ کە بە کۆیلایەتی کردرا بوو هاتبوو ئەوێ ئازاد کرا بوو دەوڵەمەند بوو ڕۆیشتە دەرەوانی و قوڕیشەکان دوای کەوتن لە شوێنێکە ئاوری داوتیان ئێمە ناڵین بڕۆی فەرمی ئەزانم ئێوە ئەڵێن چی ئێوە بێوەفایتان ئەوەی داوای سەرۆت و سامانەکەی منەکەن بەخوا باش دەزانن چ تیرێک لە جوعبەکەمە بیتەقێنم زەلام دەرناچێت لە دەست بەس من ڕێگەی من پێ نەدراوە مە بکەم سەرۆت و سامانەکەی منتانوێ سەرۆت و سامانەکەی من لە فڵان شوێندامنەوە هەر بۆ ئێوە چی ئامادەیە لە ئێمە دەست لە خانۆشکۆلەکەی هەڵبگرێت کە 100 مەتریش بڵێ بۆ ئێوە قورسە بۆیە کاتێک کە ئێمە جۆرێک لەم مامەڵەیە ئەیبینین بۆچی ئێمە زۆری نەمان بە جۆرە لە جۆرەکان سەرسام بووین بە ئەو ڕووداوانی کە لە غەزە ڕوویدا مەگەر هەومان سەرسام نەبووین بۆ چونکە ئیمانێک دەتوانێت ناخی تۆ بگۆڕێ کە بتوانێت ناخ و دەرۆمان و پێگوابێ ئێمە هەر خەنسامان نەبوو کە شانازیمان پێوە کرد کە ئەو خەنسا شانازی پێوەکەین بەڵام ئەو لە خزمەت پێغەمبەرا بوو بەس ئەی خەنساکانی دوای ئەوەی کە پێغەمبەریشان نەبینی و بەڵام عشقن بۆ پێغەمبەر ئامادەن مێرد و کوڕ و برا و باوکو هەمیان لە دەست بدەن ئێمە وەسەر لەسەر قسەی جەنابەت ینی بۆ گەیشتن بە ئامانجە گەورەکە و بەو وێنە گەورەی کە تۆ لە بزین تایە پێغەمبەری ئازمان صلی الله علیه وسلم کە ویستویەتی ئەو بوو دەوڵەتێکی گەورەی دروست کرد ئارامی خۆی شوێنی ئارامی خۆی جێ ئەهێڵێ بۆ ئامانجە ڕاستەقینەکەی خۆی کە ئەوەی کە ئەیەوێت ئەم ئاینە گەشە بکات دەوڵەت دروست بکات هەر کەسێک ئامانجی گەورەی هەبێن ناتوانێت خۆی خودی خۆی بە ئارامی بژی بۆیە ئەو دەستبەرداری ئارامی ژیانی خۆی بێ یعنی ئەگەر ئێمە ئەم نوێنەیە نەقڵکەین بۆ ژیانی عاریفەکان خەڵکێکی زۆر ئەزانم ڕخنە ئەگرنەوەی بۆچی پیاوێک 40 ڕۆژ ئەچێ خەڵ ئەشێشێ بۆ لە خەڵک ئەچێتە دەرەوە بۆ نان ناخوا بۆ زۆر ڕخنی لێگرین ئەزانن بۆ لەبەر یەکشر ئێمە پێمان ناکرێت حەزەتی موسا بۆ 40 ڕۆژ لە خزمەت خۆی حیواری هەبوو لە خەڵک دابڕا تۆ ئەگەر مەولانا لە ناخی خۆیان لەگەڵ خۆیان زبر نەبیانی ئەتوانی لەگەڵ خەڵکان نەرم بێ
یعنی جۆرێ لە ژیان زبری بۆ خۆی هەڵ ئەبژێرێ بۆ ئەوەی نەرمیەکەی بدا بە دەروی خەڵک. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مەقامێکا بوو، چەند جار ئەم قسەیم کردو لەرش دووبارەیەکەمەوە، پێگەکەی ئەوەندە بەرزە ئەو هیچ پێویستی بەوە نییە من و تۆ بڵین و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. خوا فەرمێ وەکەفا بالله شەهیدەن محەممەدون ڕەسوول الله. خوا شاتێدا من و بەڕێزت کەڵین و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله لەبەر پێغەمبەر نییە، لەبەر خۆمانە بۆی لە قیامەت تا ڕەنجاتمان بێ. ئەو هیچ پێویستی بەوە نیە من و تۆ پێویستیمان پێیەتی. پێگەکە دیارەوە نییە، بەس پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئامانجی ئەوەیە مرۆڤایەتی بگەێنێتە کەناری ئارامی، مرۆڤایەتی بگەێنێتە کەناری ئازادی، مرۆڤایەتی بگەێنێتە کەناری تەوحید و یەکتاپەرستی. ئەیزانی ئەمە قوربانیدانی گەورەیە بێ. بۆیە ئەم قوربانیدانە کاتێک کە یێتە مەدینە، یەکەم شت مزگەوت دروستکا لە قوبا، دوای دێ لە ناو شاری مەکە، چکە لە ناو مەدینە هەر لەو سەردەما شتێک نای مزگەوت بێ، هەر یعنی نەخشەی بیناسازی گۆڕی. دوایی دێ شتێک نامێنێ ناوی ئەوس و خەزرەج و فڵان و فڵان، ئەبێ بە ئەنسار هەر ناونیشانەکەی گۆڕێ، چونکە ئێمە بە پێی گۆڕینی ناونیشانە کۆمەڵایەتیەکەمان ئەرکەکانیشمانە گۆڕێ. من بۆ خوشک و براکانم برام، بەس بۆ هاوسەرەکەم مێردم، ئەرکی مێردایەتی جیاوازە لە ئەرکی خوشک و برایەتی، مەگەر ناونیشانەکان ئەرکەکانمان ناگۆڕێ. ئەوان بوون بە پشتیوانان، ئیتر ئەوس و خەزرەج نەما، شەڕی 100 ساڵی نێوان دوژمنایەتی ئەم دوو بەرەیە نەما، تەواو کۆتایی هەڵ چێ بیری لێ کردو یوم البعث ڕەما. هاتە مەدینە، فەرمووی جوولەکەکانی مەدینە وەکو موسڵمانەکان ئازادن، موسڵمانەکان چ مافێکیان هەیە و چ ئەرکیان لەسەر ئەمان بامانشەوە، بۆی بە خەڵک بڵێ من نەهاتم کۆتایی بە جوولەکە و بە مەسیحی و بە شیرک بێنم، نا من بە ئێوە ئەڵێم ئەمە تەوحیدە، ئەبێ ئیشی لەسەرەکەم. بەڵام کەسێکیش کە من هاتم ئازادی بدەم بە خەڵک، ئیتر تۆ ئازادی بە جوولەکەی ئەمینتە بە موسڵمانێتی، بەس کە بجوولەکەی مافی خۆتت هەیە دەستدرێژی ناکە مەسەر مافەکانی تۆ. زۆر باش. کۆمەڵگە دروزەکە، بەڵێ دەوڵەتێک دروزەکە، ئەگەر کۆچی پێغەمبەر لە مەککە بۆ مەدینە نەبیایە شتێکمان نەئەبوو ناوی شارستانیەتی ئیسلامی بێ. زۆر باشە دکتۆر مامۆساگیان، ئەگەر بکرێت بە کورتی چکە کاتمان نەماوە، باسێکمان لە گرنگی ڕۆڵی ئافرەت بۆ بکەیت لە ئەو ڕووداوە گەورەی کۆشدا کە ڕوویداوە. پێغەمبەری خوا نەهات بە کۆمەڵگە بڵێ کێشەیەکیان بۆ دروستکە، بڵێ ئێوە کێشەیەکتان هەیە، کێشەی ئافرەتانە و ئێوە بێ لی تێبگەن. پێغەمبەر کێشەی دروست نەکرد، بەمە بەس دەم قساکەم. یعنی بەشێک لە خەڵک لە ئێستایە کە باز لە کێشەی ئافرەت دەکا، نە ئافرەتی بۆ گرنگە، نە کێشەی ئافرەتی بۆ گرنگە، بەڵکو ئەم دوو شتە بەکارهێنێ بۆ ئەجەندەکانی خۆی، لەمە زیاتری لەسەر ناڵێم. بەڵام کاتێک کە قورئان سوورەتێکی ناوی سوورەتی نیساءە، قورئان تەبەنی ئەکا بەڵێ ئێمە کێشەیەکمان هەیە پێوتی کێشەی ئافرەت، ئەبێ جورئەتانە دانی پێدا بنین و ئەم کێشەی هەتا ئەم دەقێژ ماوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆڵ و پێگەی نەدا بە ئافرەت، ئافرەتی جێڕایە و بۆ شوێنە ئەساسیەکەی خۆی، چونکە پێگەکە هی خۆی بوو، بەس لەی سەندرا بوو. پێغەمبەری خوا ئەمەی کرد عەلەیهی سەڵات وەسەلام، متمانی بە هیچ پیاوێک نییە لە مەککەیە، بەس بتمانی بە ئەسمای کچی ئەبوو بەکر هەیە کە بە دوو گیانیەوە ڕۆژانە دێتە ئەشکەت و سەروەگەڕێتەوە. متمانی بە عایشە هەیە، متمانی بە خەدیجە هەیە، متمانی بە فڵان و بە فڵان، متمانی بە نوسەیبە هەیە کە لە ئوحودا فەرمێ پێغەمبەری خوا فەرمێ حد ڕاست و چەپسەیمەکە بەس نوسەیبە دیفاعی لەم نەکرد. ئەمە پەروەردەکردنی ئافرەتە، ئەمە ڕۆڵ پێدانی ئافرەتە، ئەمە گێڕانەوێتی. لێتان ناشارمەوە ئێمەی موسڵمان لە باشووری کوردستان لەم دەقەیە تا ئێستا ئێمە قەناعەتمان بەوە نییە ئافرەتانی ئێمە کێشان هەیە، ئەبێ کێشەکان بۆ چارەسەر بکەین. ناست بەس چاو خۆش بێ مامۆساگیان، بەڕاستی من پێم ناخۆشە کۆتایی بەتەوەرەکە هێنم سەگانی جەناویش ماشەڵڵا ئەوەندە جوان و کاریگەرن، یەخوا دەست خۆش بێ دەرفەتی بەرنامەکەمان تەواو بوو. بەڕێز مامۆستا کامەران سوئیلی بانخواز میوان مابوو، یەخوا خێر بێ. سپاس دەرفەتە.